پێویستە لە کاتی مەواقفە ئینسان مووقفی ئیماندارانەی هەبێ، مووقفی مسلمانانەی هەبێ، مووقفی جێلەپیاوی نەبێ، لە خەیاڵاتە نەژی، هەر شتێک بەردەستە ئەوە بکەی بە دوعایەک، بە قسەیەکی خێر، بە پشتگیریکردنی براکانت، بەوەی کە شەوان هەڵسی دوور کات نوێژ بکەی، 5 دقە بگیری بۆ حاڵی مسلمانانی مەظلوم لەم هەموو سەرزەویەی کە تۆ ئەیبینی. بۆ ئیسلام و مسلمانەتی یعنی مووقف خۆشەویستان. هم للكفر يومئذ أقرب منهم للإيمان. إيمان بريتينيا لا أمر شو أم سواكي جرفان من بريتينيا لشوالا كلكم بريتينيا لم قصباق بريقان بو إيوايكم. إيمان بريتيا لمواقف بريتيا لكاتي بيويستيا رأوا برباورت شون برانبر كسي كظلمي لي بكري، برانبر كسي كتعداي لي بكري، برانبر كسي كلبيناوي أوي بس الله خواما زويا كم خاكي خوما تعداي لي بكري. الياتو موقفي إيمان داري در أكوي، موقفي إيمان داري هم يومئذ أقرب منهم للإيمان. نزيكترن لكفر وكلا إيمان لموقف خلق ببين خوشويستان. وأم أزماتانيش خواب او دروستیکات دمو چاو راستقینەکان دەرکەوت، هیچ خەفەتی پێ مەخۆن خۆشەویستان. خوای گەورە عەبدێ فەقیر ئەکا فەقیر ئەکا فەقیر ئەکا، ڕۆژانێک بۆ خۆی شتێکی بە حرام زانی و ئەچێ ئەوە ئەکا، بۆ ئەوەی لە لای تو کەشف بێ بڵێ ئەی خەڵچینە ئەم عەبدەی کە ئێوە گوێتان لێگر، کە ئێوە سیقەتان پێ بوو، ئەمە پیاوەتیەکەیەتی بیناسن. أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون ولقد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين. وأزاني خواي قورة فتنة بونان يري، مصيبة بونان يري، لإيمان ولمال ولكسابة التاقيد ناكاتو، زور التاقية كاتو بو أوي الله أزاني أم عبد قصبو إيواكا فنا أقرم بخوا كعاقبتكم بو چۆڕە، بەڵام تەمەنی من و ئێوە درێژەکە بۆی لە کۆتایە یەکتری بناسین، بڵێ ئەوە عەبدەکەم بوو، ئەوە ئەو کەسە بوو کەوا نەسیحەتی توی ئەکرد، ئەوە ئەو کەسە بوو کەوا تۆ بە قدوەت ئەزانی. بۆیە خۆشەویستان ئەم ئیمانە پێویستە لە کاتی مەواقفە ئینسان مووقفی ئیماندارانەی هەبێ، مووقفی مسلمانانەی هەبێ، مووقفی جێلەپیاوی نەبێ، لە خەیاڵاتە نەژی، هەر شتێک بەردەستە ئەوە بکەی بە دوعایەک، بە قسەیەکی خێر، بە پشتگیریکردنی براکانت، بەوەی کە شەوان هەڵسی دوور کات نوێژ بکەی، 5 دقە بگیری بۆ حاڵی مسلمانانی مەظلوم لەم هەموو سەرزەویەی کە تۆ ئەیبینی. بۆیە خۆشەویستان و بەڕێزان هەر ئەوەیە ئینسان واتا مووقف. زۆر کەس ئەبینین لە هەر کاتێکا مسلمان لێ ئەقەومێ هم للكفر يومئذ أقرب منهم للإيمان. زۆر لە کوفر، لە بیرروڕای کوفر، لە تۆقاندنی مسلمانان، لە زەلیلکردنی مسلمانان نزیکترن لە بێباوەڕ وەک لەوەی بێنە سەفی مسلمانان و لەگەڵ مسلمانان بن.